وەکو دیارە سەرۆکی هەرێم پەیامێکی بڵاو کردەوە. ڕای فراکسیۆنی گۆڕان لەسەر ئەو پەیامەی بارزانی چییە؟ بەڵێ ئەم کاتە ئێوە بینەرانیش باش ئەوەی لە پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بەدیمان کرد تەشەنوج و ڕەتفعلی زۆری پێوە دیارە. خۆی پەیامی سەرۆکی هەرێم دەبێت تعبیر لە سیاسەتی هەرێمی کوردستان بکە، پەیامێک بێ کە حزبەکان و پێکهاتە سیاسەکان و خەڵکی کوردستان حەز بکەن کە سەرۆکی هەرێمەکە قسە دەکا، نەک سەرۆکی حزبێک قسە دەکا. بەڕای تۆ تعبیر لە پارتی قسەکانی ئێوە دیقەت دەن ناوەڕۆکی ئەم بابەتە لە جیاتی ئەوەی وەکو سەرۆکی هەرێم تعبیری لێ بکە هەز دەکەین جیاوازیەکی ئەو تۆی نییە لەگەڵ ئەو قسانەی پێشووی پارتی دیموکراتی کوردستان یاخود ئەو بەلاغ و بەیاننامانەی دەری کردووە. ئەسڵەن دەبوایە پەیامەکەی سەرۆکی هەرێم بنەماکانی چارەسەر یان دەواازەکانی چارەسەری دیاری کردبا و مخاتەبەی هەموو هەرێمی کوردستان و هەموو پێکاتە سیاسەکانی کردبا. جگە لەوە بەشێکی تری دەبینین ئەم بەیاننامەیە زیاتر شخصیبوونی پێوە دیارە، هەوڵ دەدا لەم بەیاننامەیەدا شخصی خۆی کەسایەتی خۆی زیاتر دەرخا ئینجا بیەوێ لە هەندێک قۆناغی مێژوویدا بە مباشر یان بە غێر مباشر لە هەندێک کەسایەتی بدایان هەندێک قۆناغی مێژوو بە ویستی خۆی بە ئارزوی خۆی باسی بکە. بۆیە پەیامەکە تەشەنوج و ڕەتفعلی زۆر پێوە دیارە و چارەسەری تێدانە لە هەمووی گرنگتر بەڵێ. باشە، مادەم پەیامەکە بەو شێوەیە لە ماوەی داهاتوودا چی ڕوودەدات لە هەرێمی کوردستان؟ ئەوەی کە بەلای ئێمە زۆر گرنگە ڕامانگەیاندووە پەرلەمان شوێنی نوێنەرایەتی خەڵکی کوردستانە، نوێنەری حزبەکان کە حزبەکانیش لە خەڵکی کوردستان پێک دێن، حزبەکان نوێنەریان لە پەرلەمانی کوردستانە. بۆیە ئێمە لە سەرەتاوە ڕاماگەیاندووە سازان بەلای ئێمە گەلێ گرنگە، کۆبوونەوەی حزبەکان بەلای ئێمە گەلێ گرنگە، گەیشتن بە ڕێکەوتن لەم مەسەلەی بەلای ئێمە گەلێ گرنگە، بەڵام هەمووی دەبێتەوە مەرجەعی یاسادانان کە بریتە لە پەرلەمانی کوردستان. بۆیە ئێمە ئەمڕۆ راپۆرتی لیژنەی یاساییمان لەسەر پرۆژەکانی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بەرز کردەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەویش ئیجراعات و ڕێکارەکانی خۆی بگرێتە بەر بۆ ئەوەی بەر لە 1970 یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار کرابێ بە جۆرێک کە سیستەمەکە کرابێتە پەرلەمانی و سەرۆک لە نێو پەرلەماندا هەڵبژێدرێ بۆی تووشی فەراغی یاسایی نەبین. هەموو هەڵ و تەقەڵایەکی ئێمە ئێستا ئەمەیە. باش کاک برزۆ، ینی ئێوە باس لەوە دەکەن کە راپۆرتان بەرز کردوتەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان، بەڵام لە پەیامەکەی ئەمڕۆی بارزانیدا دەڵێتن سەرۆکی پەرلەمان ئێستا بێلایەنی و مزداقەتی خۆی لەدەست داوە. یعنی ئەمە چی دەگەیەنێتن لە کاتێکدا ئێوە پرۆژە بۆ سەرۆکاتی پەرلەمان بەرز دەکەنەوە؟ سەرۆکی هەرێم باز لەوە دەکات کە سەرۆکی پەرلەمان مزداقەتی نەماوە. جارێ ئەگەر پەرلەمان و سەرۆکی پەرلەمان مزداقەتی لەدەستدابێ کەواتە هەموو موسسەکانی تر مزداقەتیان لەدەستداوە، چونکە هەموو دامەزراوە موسساتەکانی تر لەم پەرلەمانی کوردستان یاسایان بۆ دەرکراوە و دروستکراون. اینجا لەمەڕ یان سەبارەت بە پرۆژەکانی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و ئەوەی پێ دەڵێن چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان هەمووی بە پێی ڕێکارە یاسایەکان بووە، لە سەرۆکی پەرلەمانەوە بۆ لیژنەی یاساییەوە بۆ فراکسیۆن و ئەندامانی پەرلەمانەوە هەمویان پشتیان بە مادەکانی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان بەستووە، بۆیە هەموو ڕێکارەکان یاسایی بووە. باشە، بە پێی قسەکانی بارزانی بێت یعنی ئێستا پەرلەمان ئەکسپایر بووە. ئایا پەرلەمان ئەکسپایر بووە؟ وەکو باسمان کرد، ینی ئەگەر پەرلەمان مزداقەتی لەدەستدابێت کە لە دەستی نەداوە چونکە هەموو ڕێکارەکانی یاسایی بووە، ئەگەر وابێ دەبوایە لە سی حوزەیراندا کە 2 ساڵ بە نایاسایی بۆ سەرۆکی هەرێم درێژکراوە لەو کاتەدا پەرلەمان مزداقەتی لەدەستدابێ. بەڵکو بەعەکسەوە ئەمجارە سەرۆکایەتی پەرلەمان جگە لەوەی کارەکانی پەیڕەوی بووە، نیزامی داخلی پەرلەمانی جێبەجێ کردووە، لە هەمان کاتدا مرونەتیشی نێواندووە، نەک وەکو سی حوزێران بەم پەلە پروزەیە 2 ساڵیان درێژ کردەوە. ئەمجارە فراکسیۆنەکان ماوەی زۆریاندا بە یەکتر بۆی پرۆژە بێنن دەرفەتیاندا. اینجا لیژنەی یاسایی لە جیاتی دەڕۆژ زۆر زیاتر لە دەڕۆژ راپۆرتەکەی تاخیر کرد بۆی دەرفەت بدا بە هەموو حزب و لایەنە سیاسەکان مەجالیان بداتێ، بواریان بداتێ بۆ ئەوەی ئیتفاق بکەن، سازان بکەن. ئەمڕۆژ سەرۆکایەتی پەرلەمان دیسان ڕایگەیاند کە چەند ڕۆژێشتر دەرفەت دەدەین بە لایەنە سیاسیەکان. بۆیە سەرۆکایەتی پەرلەمان جگە لەوەی کارەکانی یاسایی بووە و ئێکسپایر نەبووە، مرونەت و شعوری بە مەسئولیەتیش کردووە، دەرفەتی داوە بە حزب و لایەنە سیاسیەکان.
باشە کاک برزوو وەکو دیارە جەنابەت وەکو سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە کۆبوونەوەکان بەشدار دەبی لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر. ڕای بزودنەوەی گۆڕان دوای ئەم بەیاننامە بە شێوەیەکی ڕسمی چی دەبێت و هەروە ئەم پەیامەی بارزانی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبات؟ جارێ ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان لێرە وا قسەی خۆمان دەکەین ئەگەر مەبەستیش لەسەر ڕێی ڕسمی یاخود بەلاغی ڕسمی بزنەوەی گۆڕان بێ ئەو کاتە بێگومان سەرکردایەتی بزنەوەی گۆڕان ئایا بە پێویستی دەزانێ وەڵام داتەوە ئایا بە پێویستی نازانێ چونکە ئێستا هەموو بەرنامەی بزنەوەی گۆڕان هەموو ویستی بزنەوەی گۆڕان بریتێ لە سەروەری یاسا و پاراستنی قانون ئەمەشیان بەچی دەکرێت بەوە دەکرێت کە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەم پرسە چارەسەر بکەین. باشە باسی قانونت کرد بەڵام لە پەیامەکەی سەرۆکی هەرێم داهاتووە کە ئێوە دەتانەوێت بە خۆسەپان و بە شێوازی کودەتا کێشەکان چارەسەر بکەن و هەروەها دەڵێت ئەمە قابلی قبول نییە. ئایا بۆچی دەتانەوێت بە کودەتا بە خۆسەپاندن کێشەکان چارەسەر بکەن؟ من دەپرسم ئەگە لە پەرلەمانی کوردستان کە وەکوتم سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و وەزارەتەکان و هەموو دەستەکان و فەرمانگەکانی ئەم هەرێمە لەم پەرلەمانە دروست کراوە ئەگە پرۆسەیەک لە پەرلەمانی کوردستان دەستی پێکرابێ و درێژە هەبێت تاوەکو ئێستا کە بریتێ لە پرۆسەی چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم بە شێوازی هەمواری یاساکەی کە تەواو بنەما یاسایەکانی پارێزراوە و ڕێکارەکاری هەموو یاسایی بوونە ئایا ئەمە کودەتایە بۆیە ئەمە سەرۆکی هەرێم بۆ خۆی ئەو قسەیە دەکات بەڵام لە بەرامبەردا هەموو ڕێکارەکان کە لە پەرلەمان گیراوەتە بەر ڕێکاری یاساییە. اینجا من دەمەوێت فرسەتە بقۆزمەوە شتێشکە لێرە بڵێم ئێمە دەزانین داواکاری پارتی دیموکراتی کوردستان بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم تەواو نایاساییە کە سەرۆکی هەرێمیش سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کە پارتەکەی کە حزبەکەی داواکاریەکەی تەواو نایاساییە نەدەبوایە بەم زمانە توندە ئەم پەیامە دەرکا دەبوایە لەبەرەوەی حزبەکەی داواکارێکی نایاساییە دەبایە مرونەتێک لە پەیامەکەی هەبوایە جا بۆیە ئێمە وەکووتمان بۆ ئەم مەسەلەیە تەواو پشتمان بەوە بەستاوە لە پەرلەمانی کوردستان دەبێت چارەسەر بکرێ بە ڕەتچاوکردنی ئەوەی کۆبوونەوەی حزبەکان و ئیتفاقی حزبەکانیش لای ئێمە زۆر گرنگە بەڵام لەسەر بنەمای یاسا. بەڵێ برزوو مەجید سەرۆکی فراکسیۆنە گۆڕان